سلێمانی سوورە لەسەر ئەوەی لامەرکەزیەتی کارگەڕی و ئابووری بەدەست بهێنێت و نمونەیەکی وڵاتانی پێشکەوت و پێشان بدات، وەک ئەوەی پسپۆڕێکی بواری کارگێڕی بە کورسانیوسی ڕاگەیان. سیستمی لامەرکەزی یەکێکە لە بنەماکانی ئیدارەدان و وڵاتانی پێشکەوت و جێبەجێ دەکەن. ئیدارە نوێیەکان و وڵاتە پێشکەوتەکان و ئەوانەی بەرەو پێشکەوتنەچن زیاتر ڕویان لە لامەرکەزیەتە. لامەرکەزیەت بەو مانایی کە پێدانی بەشێک لەو دەسەڵاتانەی کە لە مەرکەزە هەیە بۆ بەرپرسان بۆ خەڵکانی ئەو ناوچەیە چۆن بەکاری بێنن بۆ خزمەتکردن بۆ باشترین خزمەتکردنی خۆیان. لەناو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا پێناسێکی جیاواز بۆ لامەرکەزیەت دەکرێت و هەریەکە و بە پێوانی خۆی ئەم پرۆژەیە دەپێوێت. کورسانیوز بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو پرۆژەیە چوالای ڕێکەوزەشی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ ئەوەی هاوڵاتیان ڕوونتر بزانن لامەرکەزیەت واتای چی. پارێزگای سلێمانی ئەگەر بوو نمونەوەرەگرین دەرامەتیشی بەردەستمان هەیە، بەڵام لەم دەرامەتە ناتوانانی خەرج بکەین چونکە دەسەڵاتی خەرجکردنمان نییە. ئەبێ بگەڕێتەوە بۆ هولێر جاریشکە لە خەزینی وزاری داراییەوە بە جۆرێک خەرج دەکرێتەوە کە زۆر جار ئەو ئامانجە ناپێچێکە ئێمەش و هاوڵاتیش توێنەتیمان لێ بشکێ. ئەمە بە هیچ جۆرێک هیچ هەدەفێکی سیاسی، هیچ ئامانجێکی سیاسی، هیچ پاڵنەرێکی سیاسی و مەغزایەکی سیاسی لە پشتەوە نییە. پرۆژەیەکە تەنیا بۆ چارەسەرکردنی کێشە خزمەتگوزاریەکانی ئێستا وەرزی هاوینی داهاتووی خەڵکی دیکە. بەعکسەوە لامەرکەزیەت حکوومەتی مەرکەزی کە حکوومەتەکەی هەولێرە تونگ و تۆڵترێکە چونکە لامەرکەزی خەڵک لە حکوومەتەکەی خۆی نزیکتر دەکاتەوە، گرفتەکانی ئاسانتر پێگا، پایەژی بەهێزتر و چەسپاوتر و قایمتر ئەبەخشێتە حکوومەتەکەی هەولێر و ئەمە ئەم سەرچاوە داهاتانێک ئێمە پشتمان پێی بەستووە تەنیا داهاتە ناوخۆیەکانە، داهاتەکانی تریوەکو نەوت و ئاوانی تر بەجێمانێشتەوە بۆ حکوومەتی مەرکەزی کە خۆی موچی پێدا بکات. پارێزگاری سلێمانی لە مانگی تەمووزی ساڵی ڕابردوودا پرۆژەیەکی پێشکەش بە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە تا پەسەندی لامەرکەزیەتی ئیداری بکات بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان، بەڵام ئەنجومەنی وەزیران لە ئێسادا بێدەنگی هەڵبژاردووە و هیچ وەڵامێکی بە ئەرێنی یا نەرێنی نەداوەتەوە. سلێمانی لە چاوەڕوانی لامەرکەزیەتدایە. لامەرکەزیەت بەو مانایەی کە هاوڵاتیانی ئەم شارە خێروبێری شارەکەیان بۆ خۆیان بێت، کامەش جیاوازە لەو پێناسەی بەشێک لە هاوڵاتیان و سیاسەتمەداران دەیکەن بۆ لامەرکەزیەت و بەجیابوونەوە لە هەرێمی کوردستانی ناوزەند دەکەن. هێمن قادر، کورسانیوس، سلێمانی.